خۆشەویستانی کوردسات نیوز سڵاوتان لێبێ. ئەم شەویش باس لە پەلامارەکانی تیرۆرستانی داعش دەکەین بۆ سەر ڕەبیە و سەنگەرەکانی هێزی پێشمەرگەی کوردستان. لە چەند ڕۆژی ڕابردوودا زنجیرەیەک پەلاماری تیرۆریستی کراوەتە سەر سەنگەرەکانی هێزی پێشمەرگەی کوردستان، بە تایبەتیش لە گەرمیان و سەرگەڕان و کوڵەجۆ و هەروەها سنووری قەراج و مەخمور. زیانێکی زۆر بەر پێشمەرگە گەیشتووە و ئەمەش نیگەرانی لە هەرێمی کوردستان و لای خەڵکی هەرێمی کوردستان دروست کردووە. هەرێمی کوردستان چۆن بتوانێت ڕووبەڕووی پیلانە تازەکانی داعش و دەستەکانی پشتی داعش ببێتەوە، چی بکرێت بۆ ئەوەی خوێنی کورد نەڕژێت. و پەلامارەکانی داعش لە ئاستی باڵا سەرکردە و بەرپرسە باڵاکانی هێناوەتە تەنگ. بافڵ جەلال تاڵەبانی باس لەوە دەکات بە دڵنیاییەوە پەلامارەکانی داعش بێ گورزی پۆڵاینی پێشمەرگە تێناپەڕن. هەمویان چاویان لە دەست و مەچەکی پێشمەرگەیە. پێشمەرگەش پێویستی بە پشتیوانی معنەوی و بە پشتیوانی سەربازی هەیە. ئەم شەو لە پانۆرامادا لەسەر دوای زانیاریەکان و لەسەر پاڵپشتیەکانی هێز و لایەنە سیاسەکان و خەڵکی کوردستان بۆ هێزی پێشمەرگەی کوردستان گفتوگۆ دەکەین بە میوانداری هەریەک لە بەڕێزان لە هەولێرەوە. بەڕێز عوسمان سێدەری جێگری سەرۆکی لیژنەی پێشمەرگە لە پەرلەمانی کوردستان. سوپاس کا عوسمان کە بەشداریت. هەروەها لە کەرکووکەوە بەڕێز ڕەمەزان عوسمان لێپسراوی کۆمیتەی سەرگەڕان کە شەوی ڕابردوو لە سنووری ئەوان بە تایبەتیش لە قەرەسالم داعش پەلامارێکی تیرۆریستیە بۆ بەداخەوە ژمارەیەک پێشمەرگە شەهید بوون. سوپاس بۆ بەشداری بە ڕێزیشتان کاک ڕەمەزان. کا عوسمان ئەمڕۆیەوە لە قەرەسالم بوون، چیتان بینی؟ ئایا پەیوەندی بە تۆکبەیی داعشەوە یاخود پەیوەندی بەو یان یاخود بەڕاستی بڵێن ناسنامەی ئەم جارەی پەلاماردەرەکان تیرۆریستەکان هەمان ئەو داعشانن کە لە 2014 تا 2017 بەرەوکی عێراق و هەرێمی کوردستانیان گرتبوو؟ بەڵێ، سەرەتا سەری ڕێز و وەفادا ئەنوێنین بۆ شەهیدانی ئەم شەوی قەرەسالم و تێگەڕای شەهیدانی چەند ڕۆژی ڕابردوو و تێگەڕای شەهیدانی کوردستان بەگشتی. دیارە میلەتی کورد بە درێژایی مێژوو لە ماوەی سەدەی ڕابردوودا هەزاران هەزار شەهیدی داوە و بەردەوامیش بووە لە خەبات و تێکۆشان و ملکەچ نەبووە لە بەرامبەری دوژمنانی میلەتەکەیدا. ئەوەی ئێستا ڕووبەڕووی میلەتەکەمان بۆتەوە دیارە تیرۆریستانی داعشن بە شێوەیەکی نوێ هاتوونە پێشەوە و لولەی تفەنگ و ئاراستەی هێرشەکانیان بە شێوەیەکی زۆر دڕندانە ڕووی کردوتە سەنگەرەکانی هێزی پێشمەرگەی کوردستان لە تەواوی میحورەکانی کوردستان. دیارە ئەوەی کە کرابێت لە ڕابردوودا تیرۆریستانی داعش زەبری دەستی پێشهێزی پێشمەرگەی کوردستانیان چێشتووە و تواندراوە بە درێژایی زیاتر لە 300-400 کیلۆمەتر زەبری کوشندە دراوە لەلایەن هێزی پێشمەرگەی کوردستان لە تیرۆریستانی داعش. ئەم پاژماوانەی ئێستاش کە پاژماوەی داعشن لەو ناوچانە خوان مەکۆداوە و لەو بۆشایە ئەمنی کەوا زۆر جاریتر باس کراوە خۆیان حەشار داوە و ناوە ناوە لە شوێنێکەوە بە شێوەی پارتیزانی زەبرە لە هێزی پێشمەرگەی کوردستان و لە سوپای عێراقیش ئەدەن، بەڵام لە ڕاستیدا ئەوەندەی هەڕەشەکانیان ڕووی لە هێزی پێشمەرگەی کوردستانە ئەوەندە لەوانەیە بڵین ڕووی لە هێزەکانی تری جەچەکدارەکانی عێراق نەبێت. بۆیە ئێمە ئەو سەردانەمان ئەمڕۆ کە من سەردانێکی مەیدانیم کرد بۆ قەرەسالم لە ناوچەی شێخ بزێنی لەوێ کە سەردانی ئەو ناوچەیەمان کرد و کە بۆشایەکی ئەمنی زۆر بینیمان لە نێوانی وەزارەتی بەرگری عێراقی و هێزی پێشمەرگەی کوردستاندا هەیە. ئەو ناوچەیە دیارە بەپێی ئەو زانیاریانش کە ئێمە بە دوواداچوونمان کرد ئەو داعشانە پێدەچێت بە سارە لەو ناوچانەوە هاتوون و لە ناوچەی ژێر دەسەڵاتی ڕژێمەوە
هاتوون و وەلەو ناوچان لە تقریبان چەند کیلۆمەترێک دووری ڕەبیعەکانەوە شەودا بەزیون و هاتوون زەبرێکی کوشندیان لە برا پێشمەرگەکانمانداوە و ئەوانیش ڕووبەڕووبوونەوەیکی زۆر قارەمانانەیان ئەنجامداوە نەیانتوانی ئەوەی ئامانجی سەرەکی ئەوانە گرتنی ڕێبایەکانە بتوانن ئامانجە سەرچەکان بەدەست بێنن بەڵام زۆر بەداخەوە دیارە شەید مەسعود و نەقیب مەسعود و هەروەها سێ لە هاوڕێ پێشمەرگەکانی شەهید دەبن و سێ چوار پێشمەرگەی تریش بەداخەوە بریندار دەبن کە ئەمە خەسارەتێکی زۆر 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 گەورەیە بەڵام ئەوەی کە ئێمەی نیگەرانی کردووە ئەمانە لە ناو سنووری دەسەڵاتی حکوومەتی ناوەندیەوە هاتوون ناو ینی بە ناو سنووری ئەواندا هاتوون ئەم کاران ئەنجام داوە بەڵام لە ڕاستیدا دیارە ئێمە پێمان وایە کە تیرۆریستانی داعش ماوەیەکە بە شێوەیەکی بەربڵاو چالاکیەکانیان چڕ کردوتەوە ئەمەش ئەوە دەگەینە دوپی زانیاریەکان دیارە هێزێکی زیاتر لە سووریاوە هاتووە و سوودیان بە سوود وەرگتن لەو بۆشایە ئەمنیکەوە لە بینی هێزی پێشمەرگەی کوردستان و سوپای عێراقدا هەیە کە بە خۆشحاڵیەوە دەتوانین بڵێن چواری مانگ چواری 12 کۆبوونەوەیەکی زۆر گرنگ لە بەغدا ئەنجام دراوە لە نێوان وەفتی وەزارەتی پێشمەرگە و مەسئولی میحوەرەکان و هەروەها لەگەڵ وەزارەتی کاربەدەستانی وەزارەتی پێشمەرگە دیارە ئەو کۆبوونەوەیە ئێمە ئومێدمان وایە کە ئەنجامێکی باشی هەبێت بەمە بتواندرێت ئەو بۆشایە ئەمنی کە لەو ناوچەیەدا هەیە بە هەمانجی لە نێوانی هەردوو گلادا پڕ بکرێتەوە ئەگەر نا ئێمە وەکو هەرێمی کوردستان نابێت ینی لەسەر ئەوەش بوەستین چاومان لەوە بێت کە حکوومەتی عێراقی ینی ئەو چاومان لەوە بێت کە ئایا ئەگەر ئەوان ئەو بۆشایە ئەمنیە پڕ نەکەنەوانێ و لەگەڵمان هەما هەنجی نەکەن ئێمە دەسەوستان بین ئێمە ئەبێت سەنگەرەکانی خۆمان دەبێت پشتێنەی ئەمنی خۆمان بە شێوەیەکی زۆر منەظەم و باش ینی هەوڵ بدەین پڕ بکەینەوانێەوە ئەو بۆشایە ئەمنیانی کە لەو ناوچانەدا هەیە بەڵێ هێزی پێشمەرگەی کوردستان ئێمە تا ئێستا بە و نێتەین بەم ناوچە چێشە لەسەرانە بە ناوچە خۆمان دەزانین بۆیەش ئێمە پشتێنەی ئەمنیمان لەوانەیە بڵێم وەکو پێویست بە هێز نەکردووە لەوانەیە هێزی پێشمەرگەی کوردستان بەوە ڕازی نەبێت لەم شوێنانێک کە ئێستا لێ جێگیر بێن و وێنە ئێمە دەبێت ینی هەموو ئەو ناوچانەی کەوا کێشەی لەسەرە بە ناوچەی خۆمانی ئەزانین و تموحی ئێمە وەکو هەرێمی کوردستان ئەوەیە کە دەبێت بچینەوە بۆ هەموو ئەو ناوچانەی کەوا سنووری خەڵکی کوردستان و وەسنووری کوردستانە کە ئێمە بە مافێکی خۆمانی ئەزانین بەڵام لە ڕاستیدا دەبێت ئێمە هەوڵ بدەین پشتێنەیەکی ئەمنی بەهێز دروست بکەین و ئەو ناوچانەی کە ئێستا لێ بۆشانی کە لە ناو بین هێزەکانی خۆشماندا هەیە هەوڵ بدەین پیاداچوونەوەیکی باش بکرێت بتوانین ینی هەموو ئەو شوێنانە پڕ بکەینەوانێ ئەو فەراغ و بۆشانی کە هەیە پڕی بکەینەوانی و هەوڵ بدەین مەشقی زیاتر ئێمە بە هێزی پێشمەرگەی کوردستان بکەین کە ئەو مەشقانە بتواندرێت بگونجێت لەگەڵ ئەو سیاسەتی شەڕەنگێزەی ئێستای کەوا ڕووبەڕووی هێزی پێشمەرگەی کوردستان بۆتەوە بەتاتیشی نوێ ئێمە ڕووبەڕوویان ببینەوە ئێمە دەبێت لە هێرشکردن دابین لە ئێستا بەدواوە بتوانین بنبڕی ئەو مەفاریزە تیرۆریستانی داعش بکەینەوە لەو ناوچانە بنبڕیان بکەین و هەر ئەو بدەین کۆتان بێبهێنین ئێمە بەوە ڕازی نابین کە لە بەرگریکردن دابین و ئەوانە ئەوان بە سوود وەرگتن لەو دۆخەننا هەموارەی کە لە بینی سوپای عێراق و هێزی پێشمەرگەی کوردستاندا دروست بووە بۆیان توانیوانە سوود لەو ناوچانە وەربگرن و بەمەش توانیوانە کۆمەڵک چالاکی تیرۆریستی ئەنجام بدەن. بەڵێ کاعوسمان گفتوگۆی زیاتر ئەەکەین کاک ڕەمەزان دووبارە سڵاوت لێبێ ینی ئەگەر واقعی حاڵی ناوچەی سەرگەڕان بۆ بینەرەکانم شی بکەیتەوە یان ڕووکەیتەوە ئەوانەی کە مەسەلەن دوورن ئەو شوێنەکەوێتە کوێوە مەسەلەن ناوە لەو شوێنە هەوڵی تعریب هەیە هاوشان لەگەڵ ئەو هەوڵی تعریبە مەسەلەن شەوی ڕابردوو لە قەرەسالم ئەو پەلامارە تیرۆریستی هەبووە ئەم شوێنە بەڕوونی
دەکەوێتە کوێی دەسەڵاتەکانی حکوومەتی عراقی و دەکەوێتە کوێی پێشمەرگە بۆچی لێک کاتدا هەم هەوڵی تعریبیان پەلاماری داعشەیە کامایەکان گیرە لەگەڵ یەکترا یەک ئامانجە. بەڵێ سڵاوتان لێبێ بە خێراتی بەڕست کاک عوسمانەکەم زۆر بەداخەوە بۆم ڕووداوانی ئەم دواییە کە ڕووەدا لە سنووری سەرگەڕان و کۆپری و دیبەگە و بە تایبەتی لە لای ئێمە زیاتر شتەکان چڕ بۆتەوە ڕۆژانە مەشاکلەکان و هاتنی داعش و تعریب و شتانە لە یەک کاتە هەمووی بەیەک و بەرنامەیەکە جێبەجێکرێت. ئەوەی لای ئێمە زیاترین شتەوەیە کە داعش شەوانە بۆ گوندی لێهێبان و بۆ گوندی شەعەلە و بۆ گوندی سێبیرانە و ئەو بۆ گوندی خدرچیسێ و ئەم شوێنانە بەڕاستی هەمووشی شەهید و خەڵکی قارەمانی تیا شەهید کرا و خەڵکی قارەمانی تیا ڕۆیشتووە. لە هەمان کاتیشا ڕۆژانە نووسرایی مەحافزی بەوەکالە دێ بۆ سنوورەکەمان بۆ ئیداری ناحیەکەمان بۆ تعریبکردن بۆ تعریبکردنی گوندی پەڵکانە و سربەشاخە و خراپەیە و لێهێبانە و گوندی گابەڵەکەی و بە تایبەتی ئەو وەزعانی کە ڕووی داوە لە سنوورەکی ئێمە سنوورێکی زۆر گەرمە سنوورێکی بەڕاستی خەڵکی وا بێتاقەت کردووە لە وەزعانی کە ڕووەدا هاتنی داعش بۆ گوندەکان و نووسراوی ڕاکان جبوری بۆ گەڕانەوەی عەرەبی هاوردەکان لە سنووری پەڵکانە و شەناغە و لە کاتا و بەرنمەیە بەیەکۆدا چۆنەڵی بەرنمەکەدا ڕێژراوە بووە هەم لەلایەن داعشەوە هەم لەلایەن تعریبچی عەرەبی هاوردەکانەوە بۆ تعریبکردنی سنوورەکەمان. لەگەڵەوە شایم وە هەستەکەین لایەنی سیاسی کەشەوە سینناریۆک بەرنمەیە کە بۆ خۆیان بەکاری دێن بۆی ئەو وەزعانی کەیان بی قۆزنەوە تا بەرنمەکان خۆیان جێبەجەکەن. بەڵام بەداخەوە کە ئەو وەزعانی دوێنێ و لە سنووری قەرەسالم ڕووی داوە بۆ شەیدانێ و نازدارە هەم کوڕانە بەداخەوە کە شەید بوونا ڕوحیان شاد بێت جێگیان بەهەشت بێ ئینشاڵڵا زۆر نیگەرانی لە وەزعانە بەڕاستی ئەبێ هێزی پێشمەرگەی کوردستان بەرنمەیەکی چڕوپڕ و تایبەتی بۆ دابنرێت بۆی بتوانێت دیفاع لە خۆی بکات دیفاع لە سنوورەکە بکات دیفاع لە خاکە بکات. ئەمەش بۆی کە ئەو هێز و ئەسلیحەی کە هەیە لە نەدرێتە ئەو شوێنانەیەکەوە بۆ پاراستنی بارەگای حیزبی بێت و یاخۆ بۆ مەرامی خۆیان بەکاری بێنن. بەڕاستی لەم ماوەیە باسی هەنێ شتەکرێت کە قەڵا دروست کراوە و ئەو هەموو چەک و هەمەر و ئینانی کە دراوە بۆ شوێنە لە شوێنەکە دانراوە شادراوەتەوە ئەبێ برێت بۆ هێزی پێشمەرگانی کە بەرامبەر داعش بۆ سنوورانەی کەەوە ڕۆژانە تووشی ئەو مەشاکل و پێکدادانە ئەبن لەگە داعشایە بۆی تا بتوانین کەمترین شەید من بابێ کەمترین تەسحیەمان بێت لە سنوورەکانایە. بەداخەوە من داواکارم لە دەسەڵاتدارانی حکوومەتی هەرێم ئەم شتەیەک لا بکرێتەوە لەگەڵ ئەوە شایە کاک ڕەمەزان ئەوەی کە کاک ڕەمەزان ئەو بۆ نمونە قەرەسالم ینی مەبەستەکە زیاتر هەست ناکەی هاوشانە لەگەڵ ئەو نووسراوانی کە محافزی کەرکووگەیکە ینی هەوڵێکی تعریبە لە سنوورەکە وەسەن ئەوەی بەسەر پەڵکانە دێ ئەوەی بەسەر لێهێبان دێ ئەوەی بەسەر گوندەکانی تری سنوورەکە دێت. بەڵێ کاک بەڵێ ئەو ڕووداوانی کە ڕووەدا تعریبکردنە هاتنی داعشە ئەمە ئێستا سێرێکی تۆ نووسراوەکانی پارێزگاری بە وەکالەت ڕۆژانە بەردەوامە ڕۆژانە خەریکی تێکدانی وەزعەکان ڕۆژانە ئەوەی کە ئەکرێ بە ڕۆژ شەوانەش بە هەمان شێوە داعشەکان لە سنووری نەحیەی سەرگەڕان لە سنووری نەحیەی پردێ لە دبست ئەم شوێنانەش ئەبینن ئەو لەم شوێنانە چالاکییان هەیە لەم شوێنانە پێشمەرگە شەهید دەکەن لەم شوێنانە هەوڵی ئەوە درێت کە زەرێکی زۆر بە کوردی سنوورەکە بگێنە تاکو کوردوای لێ بێت لێ چۆن بڵی چاوشتێن بێت ترس و تۆقێنەری بۆ خەڵکە بتۆقێنە لەو شوێنانە تا ڕەو بکات و لەو شوێنانە نەمێنێت و بچێ بەرەو شوێنێکی ئارامتر. میان بۆیە داواکارین لە هێزی پێشمەرگەکە پرچەک بکرێت و توانایان وا بێ بتوانن لە سنوورەکان دیفاع لە خەڵکی سنوورەکە بکرێت و تا بتوانین ئەو خەڵکانش بگەڕێنەوە
خەڵکە گەر شوێنەکەی ئامن بێ ڕەو ناکات کۆز ناکە بۆ شوێنەی چکە ئەو کۆچیەکە ئەکرێ هەم لەوەی کە ڕۆژانە ئەو نووسراوانەی کە لە پارێزگای کەرکووکەوە دێت هەم لە ئەو داعشانەی کە شەوانە دێن بۆ لێدانی هێزی پێشمەرگە و بۆ ڕفاندنی خەڵکو و بۆ لە تعریبکردنی شوێنەکە ئەم هەمی تێکەڵی یەکراوە هەموو بەرنمەیەکە بۆ ئەوەی کە خەڵک لەو سنوورە بێت تااقەت و بێزار بێت تاکو لەیە نەمێنێ بڕات و کاگەوە خەڵکە کە چۆڵی کرد بۆ نمونە ئێمە شەوی ڕابردوو کە ئەو هێزی داعش هاتووە دابەزیوە لە زورگە بڵێن لەو شاخیکانی دوومەڵان و هاتوۆتە خوارە بەرە و سنووری قەرە سالم چووە هێزی سوپای عراق خۆ لە پێشی بووە ئەی بۆ سوپای عراق کامیری حراریان هەیە سوپای عراق هەمەریان هەیە چەکو ئەسلحەی چاچیان هەیە بۆ ڕێگر نەبوونە لێیان بۆ ڕێیان لێ نەگرتوون جا هاتوون لێنە هاتوون ئیلابێ لە پێشمەرگە بدرێ ئەبێ لە سنووری ناوچەکانی کوردنشین ئەبێ ئەم مەشاکلان نەبنرێتەوە ئەمە لەلایەک لە لایشکە لە سنووری ئەمە لە سەرگەڕان لە گوندی لێهێبان ئەوەی کە کراوە بە هەمان شێوە هاتوونە لە چیای قەرەچوخەوەدا بەزیون بۆ ناو گوندی لێهێبان لە فەراغە ئەمنیەکەی بینی هێزی پێشمەرگە و سوپای عراقەوە هاتوونەتە ژوورەوە ئەو هاتنە ژووری ئەوان بە هەمان شێوە لە کامیری حراری بینراون ئەیان توانی هێزی عراق پێشیان لێ بگرێت و یاخود ڕێیان لێ بگرێت بۆیە نێنە خوارەتانەیە ناوگوندەکان و لە بەڵام بەداخەوەی ئەیبینی ئێمە سوپای عراق دیفاعکەری خەڵک نییە نەهاتووە خەڵک بپارێزیە تەنها بۆ مەرامی خۆیان هاتوون ئەگەر بێت و دوود عەرەب بێن بۆ کتابێکی محافظ بێنن بۆ تعریبکردن چەندین هەمەر لەگەڵیان دێت بۆی کە کورد ئازێت بدن بۆی کورد بتۆقێنن تا مەرامی خۆیان جێبەجێن بەڵام بۆی کە داعش دێتە خوارەوە هەر لە شوێنەکانی خۆشیان لە ڕێبایەکان دانابەزن نەحەقیشیان بەسەریانەوە خۆشیان بە کامیرەکانی ئەوانەوە ئێمە بۆمان ئەیبیسینەوە ئەبینین کەەوە ئەوانە دابەزین کەچی ئەوانش هیچ ڕەتفعلێکیان نییە لە سونەکە بەداخەوە ئەمەش ئەبێ ئێمە لە لای خۆمانەوە وەکو قیادی کورد چارەسەری بکرێت لەگە بەغا کە ئەمڕۆ دانیشتن دەستیان خۆش بێ بەڵام شتێ بکرێ بەڵگەیەک بێ بۆی بتوانین ینی قەنەعەت بە خەڵک بکەین خەڵک بگەڕێتەوە تا ئەو خەڵکە بزانێت کە شوێنێکی ئەمان و ئەتوانێت ژیانی گوزەرانی تێ بەسەر بەرێ بەڵام بەوەی کە ئەم شەوکە ڕووی داوە لە لای ئەمە لە سنووری لێبان خەڵک تا گوندەکەی چۆڵ کرد نەیتوانی لەو گوندەیە بمێنێتەوە لەبەرەوەی کە هیچ کەسێک نەبوو ئەمنێتی ئەو شوێنە پارێزە نا هێزی عراقی نە هێزی پێشمەرگە ئەوە بوو لەلایەن چەند لایەنێکەوە قەولیان پێداین گوتیان با بە هێزی پێشمەرگە دێت و لە فەرماندەی مەخمورەوە هێزی هەشتا بەڵام بەداخەوە هەر قسە بوو ئەوە شتەکەوانە بوو هێزێک شنەهات و خەڵکە چۆڵی کردو بۆ شەوەکەشی دیسان داعشاتەوە ناو گوندەکە لێە تا سەعات دوی شەو ئەمە ئەزانی خەڵکمان نەبوو لەو ناوە ماونەتەوە و دوای گەڕاونەتەوە خەڵکە وا تۆقیوە ئێستاکە کە هێزی پێشمەرگە ژیانێ بگەڕێتەوە خەڵک تااقەتی ئەوەی نماوە ئەڵێ ئەترسێن لەوەی کە ڕاستمان لەگەڵ نەکەن سبەی ئەو هێزە بۆ چەند ڕۆژێک بێت و بگەڕێتەوە بەڕاستی ئەبێ ئێمە وا لە خەڵک بکەین یانی دڵنیایکەین لەوەی کە هێزێکی پشتیوانیانەکە هێزێکی ئەیان پارێزێت خەڵک ناتوانێت شەڕی داعش بکات لەوەی ڕۆژانە خەڵک بەڵێ بەڵێ ئەگەر بۆ جوتیارە لە سەر شێرگەکەیەتی مەڕووماڵات بەڵێ 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 لە گوندی ئێستا و ئێستایەک لە سەر شاشەی کورسات نیوزێ لە گوندی ساقی سنووری مەخمور شەڕەتەقە لە نێوان هێزی پێشمەرگە و داعش ڕوویدا دیارە پەلامارەکانی داعش بەردەوامن لە گوندی ساقیەی سنووری مەخمور ئێستا هێزی پێشمەرگەی کوردستان ڕووبەڕووی پەلامارێکی داعش بۆتەوە و تا ئێستاش دواتر زانیاری ورتریش دەخەینە ڕووکە عوسمان لە ناوەندەکانی لە شەقامی هەرێمی کوردستان لە تۆڕە کۆمەڵایەتەکان و بە پێشمەرگەش بەڕاستی خۆشیان باز لەوەکەن کە وەک پێویست پێداویستەکانیان بۆ دابین نەکراوە ینی ئەمە ئاشکراکردنی ینی خۆ شتێکە ڕوونەوە داعشیش ئەم شتانە پێش ئەوەی کە هەندێک جار ڕێخنە لە هەندێک میدیا ژیرەوانە ئەزانێ بۆچی ئێوە کولیژنەی پێشمەرگە بە دوواداچوونتان چی بۆ بۆی بتواندرێت کە بەڕاستی شوێنێک کەلوپەلی پێویست مەسەلەن پێداویستی سەربازی
لێ نییە بتوانن فشار دروستکەن و کە بەڕاستی بۆیان دابین بکرێ وەکو وترێکە دەیان ینی نیگەرانی پێشمەرگە ئەفسەرەکان فەرماندەکان خراوەتە ڕووکە بەڕاستی کە ینی هەندێک پێداویستی سەربازی هەیە لە ناو شارەکان هەیە لە جەبهەکان نییە دووربینەکان لە ناو شارەکان هەیە لە جەبهەکان نییە ینی بۆ ئەمە بە دوواداچوونی بۆ نەکراوە بەر لەوەی بەڵام دەیتەوە پەلامارەکەی داعش لە گوندی ساقیە تێکشکێنراوە لەلایەن هێزی پێشمەرگەی کوردستانەوە بەڵێ کا عوسمان بەڵێ ئێمە کاکە زانە سپاس بۆ کاگەڕ ڕەمەزانیش کە زۆر باشیکردنەوەیکی باشی هەبوو بۆ ئەو ناوچانە بەڵێ ئێمە دیارە بە کوردیژنەی پێشمەرگە لە تقریبا یەک دوو مانجی ڕابردووە ئێمە سەردانێکی مەیدانیمان ئەنجامدا هەر لە میحوەری یەکەوە تاکو و میحوەری ئاخری هەموو میحوەرەکان کە خۆی لە هەژ میحوەردا دەبینێتەوە سەردانی هەموو میحوەرەکانی ناوچەکانمان کردووە و بەشێکی زۆریش لە فەوج و مقڕی سرێ و ڕەبایەکانیشمان بەسەر کردوێتەوە وە لە نزیکەوە لە چێشە مشکلەکانیانمان کۆڵیوەتەوە و دەستنیشانی هەموو ئەو خاڵە سلبیانەمان کردووە ئەو خاڵانی کەوا هەموو کەم و کورتەکانمان ئیشارەت پێداوە ئێمە بە راپۆرتێک وەکو لیژنەی پێشمەرگە داومانەتە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان و هەروەها لە ڕێگەی سەرۆکایەتیەوە ئاراستەی وەزارەتی پێشمەرگە ئەنجومەنی وەزیران و هەروەها سەرۆکایەتی هەرێمی کوردستانیشمان کردووە ئێمە ناڵین ئێمە کەم و کورتیمان نییە وەکو هێزی پێشمەرگەی کوردستان بەڵێ هەموو ئەو کەم و کورتیانی کە هەیە دەستنیشانمان کردووە کە پێداویستیەکان چی پێویستە لە ئێستادا بۆ سەنگەرەکانی پێشەوەی هێزی پێشمەرگەی کوردستان هەموویمان بە دیاریکراوی ئێمە ئیشارەت پێداوە هەمووی بە دۆکۆمنت پارێزراوە و سەردانی تەواوی محورەکانمان کردووە و هەروەها لە ڕابردووتریشدا بەردەوام بووین ئێمە بەڵام ئەوەی کە گرنگە ئەوەیە ینی بەڕاستی ئێمە پێویستە ینی سوود لەو زەبرانەی تیرۆرسانی داعش وەربگرین بەوەی لە ئێستا بەدواوە ئەو کەم و کوڕیانی کە هەیە هەوڵدەین بە شێوەیەکی زۆر منەظەم باشە کا عوسمان تۆ ئەو ڕۆکە چوویتە قەرە سالم کات بۆ ئێمە زۆر گرنگە بەڵێ کات بۆ ئێمە زۆر گرنگە کە کات بە فیڕۆ نەدەین و ئانە لەبەرەوە ئەو هێرشەی ئێستاژ تیرۆرستانی داعشی شەر ئەوەی ئێستا جەنابتان شارەتان بێدا ئەوە دلیلی ئەوەیە کە ئەم هێرشانە بەردەوامی ئەبێت و ئامانجی سەرەکی ئەم تیرۆرستانەش خەڵکی کوردستان و هێزی پێشمەرگەی کوردستانە کاک ڕەمەزان باشی کردوانێ ئەمە تقریبان چەند لایەنێکی تایە ئەم هێرشانە لایەنێکی ئەوەیە کە ئەمانە تیرۆریستی داعشن و دژ بە ئینسانیەتن و دژ بە هەموو مرۆڤێکن لەسەر تاسەری جیهان لایەنێکی تریژەوەی ئەمە بەشێکیان عەرەبی شۆڤینین جارێکی تر دوژمنی سەرسەختی میلەتی کوردن و پاشماوەی هەموو ئەو ئەنفال چیانن کەوا ماونەوە و هەموو ینی بەشێکی زۆری هاوڕێکانیان و هاو بیرەکانیان لە ناو براون و ئەمانە داغ لە دڵن و بەشێکیشیان ئیتر هەموو ینی نەوعێکی تێدا ینی بۆ نمونە ئەمە ینی لایەنی سیاسی مەذهبی و هەروەها نەتەوایەتی هەموو شەڕی هەموو لایەنەکانی تیا هەیە و بەشی هەرێ زۆریشی ینی کێشە سیاسەکانیش ینی جارێکی تر هەمووی چڕ بۆتەوە لەم ناوچانەیە بۆیە ئێمە پێمان وایە ئەوەی گرنگە بەلای ئێمەوەیە دەبێت هێزی پێشمەرگەی کوردستان تۆکمە بکرێت و بکرێت بە خاوەنی یەک بڕیار و وەزارەتی پێشمەرگە دەسەڵاتی زیاتری بدرێتێ لە ڕووی ئیمکانیەتەوە ینی ئێمە زۆر جار لەگەڵ جەنابی وەزیری پێشمەرگە ستافی وەزارەتی پێشمەرگە کۆبووینەوانێ ئیشارەتیان بەوە داوە کە ئێمە ئەمە توانای مادی ئێمەیە ئەمە ئیمکانیەتی ئێمەیە ئەوان داوایان لە ئێمە کردووە کە ئێمە لە ڕێگای لیژنەی خۆمانەوە لە ڕێگای پەرلەمانەوە داوا لە حکوومەت و لە سەرۆکایەتی هەرێم بکەین کە ئیمکانیەتی زیاتر بخاتە دەست وەزارەتی پێشمەرگەوانە لەبەرەوە زۆر شت هەیە ئەنی ئێمە ئەمڕۆ کە چوین هەندێک کەم و کورتیمان بینیوە کە بەشتی زۆر زۆر بەسیت کراوە ئەکرا بەڵام بەداخەوە کە نەکراوە و ئەوە تا تووشی زەرەر و زیانێکی وابووینەوە کە ینی ئێمە پێمان وایە دڵۆ بێ خوێنی شەهیدێک دڵۆ بێ خوێنی پێشمەرگەیەک بەلای ئێمەوە ینی لە گەورەترین سەرۆت و سامانی وڵاتەکەمان تێگەشتی مهمترە بەڵام بەداخەوە ئێمە پێمان وایە ینی جار هەبوو بەهۆی خەلەلێکی بچووکەوە ئێمە زەرێکی زۆر زۆر گەورەمان بەرکەوتووە ئێمە ئەمڕۆمان وستەمەوە پرسیارە بکەم لە دیاریکراوی لە پێشمەرگەکان ڕاگرتووە عوسمان تۆ
خۆت پێشمەرگە بووی لە شاخ مەسەلەن و شەڕی پارتیزانیتان بینیوە خۆتان پارتیزانیتان کردەوە مەسەلەن ئەوەی ئەو ڕووکە بینیت مەسەلەن لە کۆمەڵێک گرد و تەپۆلکە چیتری پێویست بوو مەسەلەن ئەبواە چی بکرێت مەسەلەن زۆر جار ئەبینی ئەگەر ڕاستە نامانەوێ ئەو هێڵانە بکەین بە هێڵی تەماس و کۆتایی پێبێن و بەڵکو سنووری هەرێمی کوردستان حەمرینە بەڵام خۆ ئەبێ لەم حاڵەتانە خۆ پارێزیشی تەواو هەبێ کاگزانە ئێمە وەکو باسمان کرد لە هەموو ئەو ناوچانەی سەردانمان کردوون بەوەی ئەم ڕۆژکە من خۆم سەردانی بابلین شێخ بزێنیم کردەوە ئەو شوێنێکە ڕووداوە دڵتەزێنەکە ئەم شەویتیان ڕووداوە ئێمە کەم و کورتیمان بڵێمان نەبینیوە بینیومانە بەڵام ئێمە ناکرێت هەندێک کەم و کورتی هەیە لێرە لە تەلەڤیزیۆن باسی بکەین من لێریشەوە ینی بەڕازی پێشنیارێکم بۆ ڕاگەاندن کارەکان بۆ هەموو تەلەڤیزیۆنەکان هەیە لە کاتێکە ئەمڕۆ من کە چوومە ئەوێ زیاتر لە 10-15 تەلەڤیزیۆن و کامێرە و با بڵین لەوێ هەبوون هەموو چاوەڕوانی لێدوان بوون لەبەر ئەوە ئێمە پێمان ڕاگەاندن برادەران ئەمە کارێکە باش نییە ئێوە هەر لێدوانێکتان هەیە بچن لە خەلفی لەگەڵ فەرماندەکان لەوێکانە لێدوانتان هەیە هەر چەندایانی بە بڕیاری وەزارەتی پێشمەرگە فەرماندەی سەربازی بۆی نییە لێدوان بدات بۆ کەناڵەکان و کەناڵەکان بووان نییە سەردانی سەنگەرەکانی بێشەوە بکەن لەبەر ئەوە زۆر جار هەیە بەهۆی ینی بەهۆی تەسویرکردنی مووقعێکی سەربازی لەوانەیە دوژمن سوودێکی زۆر زۆر گەورەی لەوە بگرێ بۆیە ئێمە پێمان وایە ئەمە خەلەلێکە کە لە داهاتوودا ئێمە وەکو ڕاگانکارەکانمان ینی کەناڵەکانمان دەبێت ئەوە لەبەر چاو بگرن کە شتێک زەرەری هەبێ بۆ سەنگەرەکانی پێشمەرگە نابێت ئەو شوێنانە تەسویر بکرێت و ببیندرێن لە کەناڵەکانەوە لەبەر ئەوە لەلایانی ئەمنیەوە پێم وایە هەڵەیەکی زۆر زۆر گەورەیە ئێمە بەڵێ ئەوەی کە گرنگە بۆ ئێمە ئەوەیە ئێمە هەموو ئەمە بۆ نمونەوەکو لیژنەی پێشمەرگە لیژنەی ناوچە چێشە لەسەرەکان ئێمە بەیانی سەعات یەکی دواییوەڕۆ لەگەڵ بەڕێز وەزیری پێشمەرگە بەڕێز سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران کۆ ئەبینەوانێ بۆ سەرجەم ئەو کێشە و مەشاکلانەی کەوا پێویستە کە لەمپەڕن لە بەردەمی وەزارەتی پێشمەرگەوە لەمپەڕن لە بەردەمی هێزی پێشمەرگەی کوردستاندا هەوڵ بدەین چارەسەرێکی گونجاویان بۆ بدۆزرێتەوە کە ئێمە پێمان وایە بەشی هەرێ زۆری کێشەکان کێشەی مادین لەبەر ئەوە ئەو کێشانە ئەلەل ئەکسەریان ینی بە مادی چارەسەر ئەکرێت و ئەوانە ئەگەر باز لە کامێرەی حرارریەکەی کامێری حراری بە پارەیە یعنی ئەگە پارە هەبێ زۆر زۆر ئاسانە ئەتواندرێت بکردێت و زۆر لەو هەندێک کەم و کورتی تریشەیە ئێمە پێمان وایە وەکو باسمان کرد دەبێت هێزی پێشمەرگەی کوردستان ینی مەشق و ڕاهێنانەکانی بەردەوامی هەبێت و بتوانێت بە شێوەیەکی زۆر باش ینی ئێمە گرنگی بە مەشقی هێزی پێشمەرگەی کوردستان بدەین بۆی بتوانین بە شێوازێکی بەو شێوازەی کە تیرۆریستانی داعش ئەتوانین هێرش بکەن لەسەر ئێمە بە شێوازێک ینی بتوانین ڕەدیان بدەینەوە بگرە لەو ناوچانێک کە خۆشی لێمەکەەوە حەشار دەدەن بتوانین لەو شوێنانەش ئێمە لە ناویان بەریوانە لەبەرەوە جەنابەت ئیشارەتێت بە شتێکدا کە ئێمە سەردەمای خۆی بەڵێ من خۆم سەردەمای دوای ئەنفال ئامر بەفرزەی پارتیزان بووم بەڵێ پارتیزان مەکانی بۆ نییە لە هەموو شوێنێکەوە ئەتوانێت زەبرەی خۆی بووە شوێنێت و ئانە بەڵام لە هەمان کاتیشدا ینی لە هەمان کاتیشدا پارتیزان ئێمە ئێستاکانە هەموو پێشمەرگەکانی ئێمە فەرماندەکانی ئێمە هەموو چاوکراون بەشێک لەو فەرماندانی کە ئێستا لە ناوچەکاندا مەسئولی میحوەرن ئامر لیوان ئامر بەوجن خۆیان پێشمەرگەی دێرین و پێشمەرگی پارتیزان بوون دەتوانین زۆر بە باشی ڕوبەڕووی ئەو تیرۆریستانە ببنەوە توانین ئێمە لە ئایندەدا هێزی تایبەت بە پارتیزانی هێزی تایبەت بەو مەفاریزی تایبەت دروستکەین بۆی بچێتە قوڵایی دوژمن وە ئێمە بە دوای ئەواندا بگەڕین و شوێنانی کە ئەوان خوان لێمە کۆداوانە کە ئەمە کارێکی قورس نابێ بۆ ئێمە وەکو هێزی پێشمەرگەی کوردستان ڕابردوویەکی زۆر گەورەمان لەگەڵ خەباتی پارتیزانی هەیە ئەوانە دەتوانانی ئێمە ڕەدڵفعلمان بەو شێوەیە هەبێت و ئەوانە بەڵام قسەکەی ئێمە لێرەدا ئەوەیە ینی ئەمانە تیرۆریستانی داعش یەکلایەنە نییە بە تەنیا باز بڵێن تیرۆریستی داعشن عەرەبی شۆڤینی عەرەبی تەعریب چی هەموو ئەماناتی گەشتی کۆبوونەوە لەو ناوچانە ینی قین لە دڵانە ینی ڕووی تفەنگەکانیان ڕووی هێرشەکانیان بە شێوازی جیاجیا کردوێتە هێزی پێشمەرگەی کوردستان بەڵام ئیرادەی هێزی پێشمەرگەی کوردستان زۆر لەوە گەورەتر و زیاترەکە بتواندرێت تیرۆریستانی داعش چەند مەفاریزێکی
ترۆرستانی داعش لەو ناوچانەدا ینی زەفەر بە هێزی پێشمەرگەی کوردستان بە ئیرادەی هێزی پێشمەرگەی کوردستان بەرن لەبەرەوە ئێمە پێمان وای ئیرادەی هێزی پێشمەرگەی کوردستان بۆ ئەوە نییە لەم شوێنانەی ئێستاکانە لێی وەستاوین ڕازی بین بە ئەوە ئێمە هەموو ئەو ناوچانەی کە کێشەی لەسەرە بە خاچی کوردستانی ئەزانین تموحی ئێمە ئەوەیە ئەبێت دەستبەرداری بستێک لە خاچی هەرێمی کوردستان نابین چونکە ئێمە تەماحمان لەوەدا نییە خاچی هیچ نەتەوەیەک داگیر بکەین بەڵام بستێک لە خاچی خۆشمان دەستبەرداری نابین و لە ئێستا و لە ئایندەشدا بەردەوامی دەکەین بەردەوام دەبین و خەباتی بۆ دەکەین لەو پێناوەشدا ئێمە هەزاران هەزار شەهیدمان لە پێناوی ئەو ناوچە لەسەرانە داوە ئەوانە بەڵێر ئەوە ئێمە ترۆرستانی داعشیش ئێمە پێمان وایە دەبێت وەزارەتی پێشمەرگە پلانێکی نوێی هەبێ لەگەڵ حکوومەتی ناوەندی بۆ چێوماڵکردنێکی سەرتاسەری هەر لە خانەقینەوە هەتاکو و چیای قەرەچووخ و بگرە هەتا دەگاتە سەر حدودی سووریا ئەو بۆ شایە ئەمنیەکە مەجالێکە بۆ ئەوانە دروست بووە ئێمە دڵخۆشیشین بەوەی کە ئەو لیواها بۆشانی کە دروست دەبێت لە نێوان هەردوو وەزارەتی پێشمەرگە وەزارەتی بەرگری هەرچەندە بەداخەوە زۆر بە خاوی ئەڕوا ینی بەڵام مێدمان وایە ئێمە داوا دەکەین بانیەکێ لە خاڵەکانی ئێمە ئەوەیەکە هەوڵ بدرێت ینی پەلە بکرێت ینی لە ئەوەی کە ئەو بۆ شایە پڕ بکرێتەوانێ وە شێوماڵێک یا ئۆپەراسیۆنێکی هاوبەشی گەورە ئەنجام بدرێت جارێ ئۆپەراسیۆنەکە پەلەی لێ بکرێت بۆی بتوانین ینی هەموو تیرۆرەسانی داعش لەو ناوچانە ڕاب ماڵین و ئەو شوێنانەی کە ئەوان سوودی لێوەردەگرین ئێمە بتوانین پڕی بکەینەوانێ لەبەر ئەوانە ئەوەندە بەهێز نین هەتاکو بتوانن ببن بە هەر ڕەشەیەکی وا گەورە لەسەر ئێمە ینی هەمیشە دوژمنانی میلەتی کورد هەمیشە لەبەر دەمی ورەی و پۆڵاینی هێزی پێشمەرگەی کوردستاندا خۆیان نەگرتووە بگرا هەموو کاتێک دوژمنانی ئێمە ینی ئیرادێکی زۆر زەعیفیان هەبووە بۆیە ئێمە بەڵێ وەکو لیژنەی پێشمەرگا هەوڵەکانمان بەردەوامە ئەوە بەیانی کۆبوونەوەمان هەیە و لەگەڵ ئەوەی کە باسمان کرد و هەروەها بەردەوامیش دەبین لە سەردان و بەدواداچوونەکانمان هەموو کەم و کورتەکان خاڵە لاوازەکانی خۆمانمان ئێمە ئشارەت پێداوە چی پێویستە بۆ هێزی پێشمەرگە هەموو تەکنۆلۆژیای تازە چی پێویستە ئشارەتمان بە هەمووی داوە بەیانی لەگەڵ ئەو بەڕێزانی جەنابی وەزیری پێشمەرگە و سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران وەلایانی پەیوەندیدار باسی ئەەکەین و هەوڵ ئەدەین چارەسەری پێویست بۆ هەموو ئەو لەم پەڕانە بدۆزرێتەوانێ و دڵنیاشینەوە سەرکەوتن بۆ هێزی پێشمەرگەی کوردستانە و ئەبێت لە نزیکترین کاتدا هەوڵ بدرێت بە ئەنجامدانی ئۆپەراسیۆنێکی گەورە تۆڵەیەکی گورچک بڕ لە تیرۆرستانی داعش بکرێتەوانێ و بە شێوەیەک لە ناو ببرێن کە جارێکی تر نەتوانن گوێتوانکانیان بکەنە سەنگەرەکانی هێزی پێشمەرگەی کوردستان بەڵێ گەڕێمەولات کاک ڕەمەزان ئێوە وەکو هێزێکی سیاسی لە سنووری سەرگەڕان ینی هەماهەنگیتان لەگەڵ ئەو یەکە و فڕقانەی سوپای عراقی چۆنیە مەسەلەن بتوانن کە هەماهەنگیان لەگەڵ بکەن بە پێی دەستور و یاسا بێت وەزارەتی بەرگریان سوپای عراقی بەرپرسە لە پاراستنی هەموو ئەو پێکاتەکان هەموو نەتەوەکان کە لە نیشتەجێی ئەو ناوچانن هەماهەنگیتان چۆنیە مەسەلەن بتوانن کە بتوانن زیاتر بیان هێنن بۆ پاراستنیان ئەو شوێنانەی کە بەپێی ڕێکەوتنەکان ڕێگە نادرێ هێزی پێشمەرگەی بۆ بڕوایان ئەو فەراغە ئەمنیە هەیە بتواندرێت چاودێری ورتری بکرێت نەڵێ کاکە مشکلەکانی سنووری ئێمە زیاترین خۆی لەوە ئەبینێتەوە ئێمە سنووری نەحی سەرگەڕان دابەش بووە بەسەر دوو قیادی عملیات قیادی عملیاتی نێنەوە قیادی عملیاتی کەرکووکە ئەم دوو قیادی عملیاتەوەی کردووە کە لەوێ شتەکانمان زیاتر لێ سەقەت بکەن ئەچینە لای قیادی عملیاتی نێنەوە ئەڵێن ئەم سنوورە لە فڵان گوتمان فڵان مشکلەی تێدایە وەرن بۆمان چارەسەرکەن لەوێ فەراغی ئەمنی هەیە چارەسەریکەن ئەڵێ ئەوە قیادی عملیاتی کەرکووکە چنە قیادی عملیاتی کەرکوو ئەڵێ لە قیادی عملیاتی نێنەوەیە ئەمەش ینی کێشەیەکی زۆر گەورەی بۆ ناوینێتەوە لەگەڵ ئەوە شایە جەیشی عراق لەگەڵ ئێمە هەماهنگ نییە بەڕاستی ئەوەی کە ئیش بۆ عەرەبی هاورداکەن ئەوەی کە عەرەبی هاوردە نووسراوی محافظ دێنێن لەگەڵیان کەونە شانی ئەوان ئەگەر ڕوبعەوە بکەوتە شانی ئێمە بۆ لە ناودانی داعش و بۆ ئەو شوێنە فەراغە ئەمنیانەی کە مەشاکلەکانی تایە قەنەعەتم پێ بکە ئەو مشکلە و کێشانی ئێمە 150 بۆ 60 کەمیە کردەوە
بەڵام ئەوان لەگەمە هەماهنگ نین ئەوان لەگە زیاتر لەگە هاوردەکان لەگە و عەرەبانی کە دێن بۆ تعریب ئامادەن لەگە ئەوان بێن هەمەر بێنون بۆی بەرامبەری ئێمە دەربکەن لە گوندەکانی خۆمان بەڵام ئامادەی ئەویان تیانە بێن بەرامبەر ئەو شوێنانە داعشانە و لەگەڵ ئەوە شایە هەماهنگ نین بۆچی ئێمە کە لەسەری خۆمان ئاگدارەکەینەوە ئەڵێن ئێوە لەگە لیژنەی تەنسیقی قیادی عملیات قسەیان لەگەڵا بکەن ئەڵێ کاکە ئەوە مشکلەکانمان لەوەیە قیادی عملیاتی نینەوە قبولی نییە منێ لە بێمەوە شوێنە لەگە قیادی عملیاتی نێنەوە ژێمە تۆزێ دوورین ئەجە تاکێ بێ سەر و ئاگدار بکەینەوە خۆمان لەگە زابتەکانی خوارەوە ئەو علااقاتەمان هەیە بەڵام بەڕاستی بە قسەمان ناکەن ئەوان بە دوای داواکاری و کێشەکانی ئێمەوە نایەن بەڵام بە دوای نووسراایەکی پارێزگار دوو عەرەبی هاوردا دێن ئامادەی ئەویان تێ پێشەش هەمەر و سیارەکەونە دوایان بێن گوندەکانی ئێمە تعریب بکەن بەس بۆ بەهاناچوونی خەڵک بە دوواداچوون بۆ لە ناودانی داعش ئامادەی ئەویان تیانە کاک ڕەمەزان بەڵام ئێمە لەخوا بەزار بێ خۆشبەختانە و خەڵکانی خۆمان خەڵکی بەتوانە و بەڵێ کاک ڕەمەزان ئەو بە پێی و زانیارانی کە بەڕێستان هەتان بێوەکو لێپسراوی کۆمیتەی سەرگەڕان ئەو داعشانە و چەکدارە تیرۆریستانی کە لە ناوچەکە پەلامارەدەن نیشتەجێن یان هاوردەن کاک ڕەمەزان کاکە ئەو داعشانە داعشی سنووری خۆمانن لەو سنووری ئەو گوندانەی ئێمە سنووری سەرگەڕان دوو گوندی لەسەر نەحیە سەرگەڕان دوو گوندمان عەرەبە لەو دوو گوندەیە 1970 بۆ 80 ئەو خەڵکی ئەو گوندە داعشن کاتی خۆی ئەوانە هەر هەمویان لە حەویجە بوون ئێستا گەڕاونتە لە سنوورەکانی خۆیان و لەو ناوخۆیان حەشار داوە لە سنووری قەرەچوو خۆی حەشار داوە لەگەڵ ئەوە شایە مشکلەکانی ئێمە لەوەیە کاک عوسمان لەوانەیە لەو بە ئەو شتە بزانێ و بابەتە ئیشان لەسەر کرد بێت ئێمە لە قچای قەرەچوو بەڕاستی ئێمە کاغازی فێسەڵمانەیە لەوێنە بەدواداچوونەکە بۆ لە ناودانی داعشەکان مشاکلەکانی کە داعش لەو سونە تووشی خەڵکە بێت بەڵام بەداخەوە ئەو هێزەی لەوێ ئەو هێزە داعش بە تەچیادە چی هێزی سوپای عراق بێ چی هێزەی کە لەوێ خۆمانە باڵێن بەناو هیچ ڕووبەڕوونوێکیان نییە شتێک ناکەن بەرامبەر بۆ داعشانەی کە دێنە خوارەوە کە دێن لێ بۆ ئەو ناوچەی فەراغی ئەمنی تایە دێن بۆ گوندانی و سنوورە کاکە وایان کردو بەڕاستی خەڵکە زۆر بێتاقەت بۆ خەریکە چۆڵێکە هۆکاریش ئەوەیە کاکە ینی بەڕاستی ناکرێ داعشەکان ڕاستە بەڵێ داعشتی تێدایە خەڵکی ئەو سنێ داعش تێدای حەویجەیە داعشتی تێدایە مناڵم لاوانێ ئەو خەڵکانە من کاتی خۆی تعریبی سنوورەکانیان کردووە کاکە گوندەکانی ئێمە بەکە ئەم بەعامەن و گوندەکان کاتی خۆی عەرەبی تێدا بووە لە دوای پرۆسی ئازادی چۆڵیان کردو و کورتاتۆ شوێنەکانی خۆیان ئێستا ئەمە قسە لەگە هێزی کە سوپای عراق کە دێ لەگەڵیان دانیش قسەیان زۆر وازەختیان لێ کردوین نەماتوانیوە هیچیان لەگەڵا بکەین داوای مهلەمان لێکوتمان کاکە دوو ڕۆژ مهلەمان بنێت تا بتوانین خەڵکە قەنەعات پێبین ئەوە ئێوەتانێ بۆتان بکەین تا ئێمە توانیمانە لەگەڵ قیادەی خۆمان لەگە پەرلەمانتارەکانی خۆمان بۆی شتێکمان بۆکەن بەڵێ ئەو داعشانەی کە لەوێن داعشی و خەڵکی پێشتر لەوێ بوونا خەڵکانێکن پێشتر تعریبی ئەو سنووریان کردووە ئێستا لەوێ ڕۆی نەماون ئەبینن کوردەکان هاتونەتەوە ئانیش لە شوێنێکن زەوی زاریان بەدەستەوەنی ئانێ دیسان تعریبمان کەنەوە لێ قەنەعەتم پێ بکە من لە زۆر ینی بیستمە لە خەڵکاڵێ تیان هەیە ئەو داعشانە خەڵکی ناو شارەکان ینی دەوریبەری کەرکووک و دبسۆ ناوەیە لەو خەڵکانن کە پێشتر لەوێ بوونا شەوانە خۆیان کەن بە داعش و ڕۆژانەش حەشدن ینی ئەوەشمان هەیە کاکە ڕۆژ چەکی حەشدی پێوە بە شەویش داعشە بۆ نمونە لە کاکە لەو داعشانە تیان هەیە ینی جیراوە تێتی بەڵێ ئەمە تەنسیقمان لەبووە لەگە فڵان فەوزی حەشدای لەگە ئەوانە بۆ هێشتا یعنی شتەکان ئەمە هەمووی بەرنامەیە دروست کراوە لە ئەو بەرنمەیەتر بە چ پارێزگار بێت داعش بێت ئەوانی کە پاڵپشتی داعشەکانەکەن ئەوانی کە داعشەکانە شارنە ئەوەی کە چەکۆسەحیانە دەنێ ئەم بەرنامەیە هەمی بۆ تعریبکردنامی بۆ چۆڵکردنی گوندەکانە و خەڵک بێزارکردنی خەڵکانە تا خەڵک لەوێ نەمێنێ کە خەڵکیش لەوێ نەمێنێ بەڕاستی تراوان بە کەیفی خۆیان دێن تەراتانی تیاکەنەوە بێت و تعریبەکەی جاران وەگەوەی کە بەعسی ژاوێتەوە بۆ لەگەڵەوە شەمە بوورە وەڵا بۆ کاک عوسمان ئەگەر ئەمە من هەنێک شتمێ لەوە بابەتی کە کا عوسمان باسی کرد
ئەو ئەمەر و ئەو چەکانی کە پێشتر دراوە بە وەزارەتی پێشمەرگە هەبوو لایەنێ لەلایەنەکانی ناو هەرێمی کوردستان مەجموعەیە زۆری لەو هەمەر و لۆچەکانە بردووە بۆ خۆی بۆ پاراستنی خۆی و ئەو سنوورانەی کە خۆی ئێوێ بردوێتی لە زیاد ئەوەی بدرێ بە پێشمەرگە لە زیاد بدرێ بۆ شوێنانەی کەوا شوێنی گەرمن بەرامبەر بە داعشن شوێنانی کە فەراغی ئەمنی تایە ئەو چەک و هەمەرانە شادراوەتەوە لە شوێنێکە ئیشی پێ ناکرێت کاک عوسمان ئەزانێ لەوانەیە معلوماتیش هەبێ لەسەر ئەو شتانە دوێنێکە کە ئەو لە سنووری شێخ زەنی ڕووی داوە لە قەرە سالم بەڕاستی ئەمانە ئەگەت ئەمەریان پێ وایە چەکی چاچیان پێ وایە داعش نێتوانی ئەو زەربە لە پێشمەرگە بدا و کوڕە نازانانە شەید بکات و بتوانێت بێ لەوێنە لە پێشمەرگەی کوردستان بدا بن ئەڵێم ئەگەر دوو هەمەریان پێ وایە لە سنوورەکە چەکەریان لە هەمەرەکانە کوردنیان توانی بێن دوای تۆ ناو هەمەرێک بی ئەتوانی شەڕی هەموو کەسێ بکرێت ئەو هەمەرانە هەمووی ئەمەری دژی ئەو چەکانی کە ئەوان پیان ئەمانەمی بەڕاستی وای کردووە کە پێشمەرگەش بێتاقەت بۆ لەوەی کە لە شوێنانی کە کاکە چەک و ئەسلحەکان کەەوە لێ شاردراوەتەوە لێرەش پێشمەرگەی قوربەسەر لە بەرامبەر داعش و لە بەرامبەر دژمنەکان وەستاوە ئەو چەکانەی پێ نییە کە بتوانێت دیفاکەری بێت ئەو هەمەرانە هەمووی ئەوە توانای ئەویان هەیە کە شەڕی پێ بکرێت توانای ئەوە تێکە ینی هێزێکە بۆ بڵێن چۆن ئەو پێشمەرگەیە ئەبێ بەینێک بووی کە چەکی چاچی پێبێ ئەمانە درعن هەتا تۆ چەکی ئینیش بێت کاکە ئەو ئەمەران درعکاکە ئەتوانێ بکرێتە دوای ئەتوانی کاتین بێ شەڕی پێ بکات دەتوانین شتێ بەڵام بەداخواانە ئەوەی لای کاک عوسمان زیاتر با من نەکەمە سەر و زای بەڵێ کاک ڕەمەزان کاتی بەرنامەکەم بەرەو کۆتاییە ئەمە لەلایەک لە لای چیکەش ببوورە من بە کورتی بێشتی کەمماوە بەڕاستی من سوپاسی خەڵکی سنوورەکە من سوپاسی خەڵکی سنوورەکە کەم خۆڕاگەنا پێشمەرگە ئاسا توانیویانە ڕووبەڕووی تعریب ببنەوە لەگەڵ ئەوەش ئێمە ئەوەندەی کە ڕووبەڕووی تعریب بوونەتەوە بە جوهد و توانای قیادەی خۆمان من دەستخۆشی لە بەڕێز سەرۆک کاک باڤێڵەکەم کە بەڕاستی هاوکارمان بۆ لە دژایەتیکردنی تعریبکە بەڕێز مەکتەبی سیاسی کەرکوو کاگاسۆ بەڕێز مەڵبەندی دووبست کاکیوا بەڕێز کاک ڕێبوارتەها سەرکردایەتی و ئەندامانی پەرلەمان بەڕاستی زۆر زۆر هاوکارمان بوون لەوەی کە ئێمە شەڕەکەمان نیوە 150 ئێمەوە خەڵک کردومانە 150کەی کە ئەوان کردویانە وەکو کادیرانی خۆمان لەگەڵ جەماوەری سنوورەکە بەرامبەر بە هێزی بە تعریب وەستاوین بەرامبەر بە هێزی سوپای عراق وەستاین کە هاتوون لەگەڵ عەرەبە تعریبمان بکەن و شوێنەکانمان لێداژیر بکەن ئێمە وەکو یەکێتی خۆمان بە خاوەنی کەرکوو گەزانین هیچ کاتێک ئامادە ئێوەمانتیان نییە دەستبەرداری کەرکوو ببین خوێنمان بژێ لە کەرکووکە ئەوەیکن لە پێناوی کەرکووکە یەکێتی نیشتمانی کوردستان خۆی بە خاوەن یەزانێتێتی نیشتمانی کوردستان دڵنیای خەڵکەکاتەوە کە کەرکووک چۆڵ ناکە واز لە کەرکووک نایەنێت تا بە چەند لاشەمانە ڕەدە من ئەوش ینی بەڕاستی ئەبێ خەڵک دڵنیا بێ لەوە ئێمە وەک لایەنەکانی کەنین ئێمە خۆمان بە خاوەنی کەرکووزانی ئێمە خۆمان ینی وا لە سەروی ئێمە پێمانەوت و ئەمیان ڕایە ناوە ئەبێ ئێمە خۆمان بە خزمەتکاری خەڵک بزانین خۆمان بە دیفاعکەری ئەم جەماوەرە دەسۆز و خۆڕاگرە بزانین و هەر دیفاعکەر و دیفاعکەریانە بین هەر ئێمە دیفاع لەوانەکەی و تا بتوانین ئەو تعریبە ڕابگرین دەستخۆشی لەو برادرانەش دەکەین و کاک عوسمانیش ئەگەر بتوانێ و ئەو شتانی کە هەیە و تۆزێ بەرساڕوونیە بدا بە پێشمەرگەبووی هەم دڵخۆشکەر بێ بۆیان و تا بتوانن شتێکیان بۆ بکرێ وەک تەشجیعکردنێ بۆ سنوورەکانی لای ئێمەش و بە هەمان شێوە بەڵێ بەڵێ سوپاس دەکەم کاک ڕەمەزان سوپاس بۆ تۆ کاک عوسمان لە کەمتر لە خولەکەیەکە گەر دوا سەرنجی خۆتم پێ بڵێ سوپاس دەکەم وڵا دیارە ئەمن لێرەوە تەبعەن سڵاوم بە هەموو هێزی پێشمەرگەی کوردستان هەیە لێرە پەیامی ئێمە ئەوەیە کە هێزی پێشمەرگەی کوردستان زۆر جار هەبووە لەوەی کە گرنگی بە دوژمن نەداوە دوژمن توانیوەتی زەفەرمان پێبەرێت گرنگی بە دوژمنمان هەرچەندێ دوژمنەکەمان بە گەورە بزانین ئەوەندە دەتوانین ئێمە زەرەری کەمتر بدەین و دەتوانین خۆڕاگری گەورەتر تۆمار بکەین بەرامبەر بە دوژمنەکانمان بۆیە ئێمە داواکارێکی کەشی ئێمە ئەوەیە کە
داوا لە هەموو کوردە بە شەرەفەکانی ئەو ناوچە چێشە لە سەرانە ئەەکەین پێشمەرگە ئاسا خۆڕاگر بن هەوڵ بدەن شوێنەکانی خۆیان بەڵدەکانی خۆیان چۆڵ نەکەن ئێمە ئەگەر جاران بەس شیاکانی کوردستان پشت و پەنای هێزی پێشمەرگەی کوردستان بوو بێت ئێستا ئێمە هاوپەیمانانمان لەگەڵە ئێستا ئێمە خاوەنی سوپایەکی گەورەین ئێوە خەڵکانی ناوچە چێشە لە سەرەکان باش بزانن کە ئێوە ئێستا هەرێمی کوردستانتان لە پشتا هێزی پێشمەرگەی کوردستانتان لە پشتا هیچ هێز و قوتێک ناتوانێت زەبرە لە ئێوەدا بە شێوەیەک لە شێوان جێبە ئێوە لە بخات و بیەوێت ینی ئیرادەی تعریب زاڵ کات بەسەر ئەو ناوچانەدا دڵنیا بنێمە هەوڵ ئەدەین ڕەگ و ڕیشاڵی تعریب ڕەگ و ڕیشاڵەکانیشی دەربێنین لە ئایندەدا و هەوڵ ئەدەین هەموو ئەو ناوچانە ینی جارێکی تر لە جاران باشتر ئاوەدان بکەینەوە بە خەڵکی کوردستان لەبەر ئەوە پەیامی ئێمە ئەوەیە کە سەرکەوتن بۆ هێزی پێشمەرگەی کوردستانە سەرکەوتن بۆ گەلی کووردە و سەرکەوتن بۆ ناوچە چێشە لە سەرەکانە و ئێمە پشت و پەناتانین و ئێمە لە خزمەتی تاک بە تاچی خەڵکی کوردستان داین و بە تایبەتیش هەموو ئەو کوردە بە شەرەفانەی ئێستا لە ناوچە چێشە لە سەرەکانن دەزانین ئێستا ئەوان ئەرچێکی زۆر قورسیان لەسەر شانە و مەسئولێتێکی زۆر قورسیان لەسەر شانە لێرەوە جارێکی تر دەستخۆشی لە خۆڕاگری ئەوان دەکەین. سوپاس بۆ بەڕێز عوسمان سێدەری جێگری سەرۆکی لیژنەی پێشمەرگە لە پەرلەمانی کوردستان هەروەها سوپاس بۆ بەڕێز ڕەمەزان عوسمان لێ پرسراوی کۆمیتەی سەرگەڕانی یەکێتی نیشتیمانی کوردستان سوپاس بۆ هەردوو میوانی ئازیزم. بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم پانۆڕامایی ئەم شەومان پێشکەش کردن سەربەرزی و سەلامەتی بۆ هێزی پێشمەرگەی کوردستان ئەمانەتی خوای گەورە بن.